بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، آمين. إن شاء الله تعالى أمر باسي أنصيبي زكاة دقي. أنصيب جمعي نصابة، يعني مال لتشندا دقات الرادي زكاة ومقدار زكاتك إيشي تشندا. أبو شجاع رحمة خوالي بده فرمي فصل باسي زكاتي واشتر دكا. زكاتي واشتر تقريبا لهم يعني زيادة تفصيلي تداية عندي كأسان تريك النتاو أو. وأول نصاب الإبل 5. كم ترين سرتاي نصابي واشتر يعني يكم رجمارك زكاتي تداية 5. كابو أو يشك أو يشار واشتري هي زكاتي دنيا. بەڵام کە گەیشتە 5 و ساڵی بەسەردا سوڕایەوە، یعنی ساڵ بەسەر ئەو 5دا سوڕایەوە، یعنی لە ماوەی ئەم ساڵەدا 5 و زیاتری لا بوو. وأول نصاب الإبل 5 وفيها شاة. شاه يعني طبعا أقامل لهندي ملاحظة بيش باسكني أم مقدارنا جاري يكميان أو أجلي لزكاة ددرينا بلرو لاوازو نخوش بي. وعاملي زكاتكش أو زكاتك كودكاتو يان هجارك نابي الشاز تريني ناو أجلكان داوابكا مگر خاوان أجلك خوي شازك أرى شازك لزكاة دابدا. هم ئاژەڵی نێر لە زەکاتدا نادرێ لەو جێگانە نەبێ کە ئاماژەی پێدەین. ئینشاء الله ئاژەڵی مێ لە زەکاتدا دەبرێ. لە بروی هەژار چ لە ئاژەڵی نێرکە؟ یا دەبێ ڕاستەوخۆ بیفرۆشێ، یا دەبێ مێی بۆ پەیدا بکە، یان دەبێ سەری ببڕێ. ئەوەی سوودی لێوەردەگیرێ بۆ شیری، بۆ بێچووی مێیە. بۆیە ئەو هەموو جار ئەگەر مێشمان دووبارە نەکردەوە، نیشانەی ئەوە دەبێ بزانی کە ئەوەی لە زەکات دەدرێ مێیە. دەڵێ وأول نصاب الإبل 5 وفيها لە 5 وشتردا شاة. شاتێکێ شات یعنی بێچووی مەڕ ساڵیشی تەواو کردبێ. طبعا مێ بێ یعنی کاوڕێکی مێی 1 ساڵە. ئەنجا کە دەڵێن 1 ساڵە، کە دەڵێن 2 ساڵە، کە دەڵێن 3 ساڵە، کە دەڵێن 3 ساڵە، یعنی 3 ساڵی تەواو کردبێ و پێی نابێتە 4ەمەوە. کە دەڵێن 1 ساڵە یعنی 12 مانگ زیاتر بێ، ساڵێک و هێندێک بێ. کە دەڵێن 2 ساڵ یعنی 24 مانگی تەواو کردبێ، یعنی 2 ساڵ و هێندێک بێ. ئاوە شاتێک دەدا، یعنی کاوڕێکی مێی بێچووی مەڕی مێی 1 ساڵە، ئەوە لە زەکات دەدا. چونکە تو ناکرێ بڵێ لە 5 وشتر وشتریشیان بڕۆ لە زەکات دەدا، زۆرە. لە 5 وشتر دەدا لە حیوانی گچکە لە کارەگەل زەکاتەکە دەدا. ئەگەر مەڕی نەدا بزن، ئەگەر بزنیدا بزنیکی 2 ساڵە. طبعا بزن پێش ناکە بڵێن مێ، بزن خۆی هەمووی مێیە، بزنێکی 2 ساڵە لە زەکات دەدا. هەر کاتی وتمان شاتون یعنی ئەمە، یعنی کاوڕێکی مێی 1 ساڵە، بێچوویکی مەڕی 1 ساڵە،
یان بزنێکی 2 ساڵ. وأول نصاب الإبل 5 وفيها شاة. 5 هەتاوەکو 9 یعنی 5 هەبێ 6 هەبێ 7 هەبێ 8 هەبێ 9 هەبێ هەر شاتون 7 هەبێ هەر شاتون هەتا 10. ئەگەر 10 هەبوو وفي 10 شاتان. ئەگەر 10 هەبوو 2 شات. وفي 15 3 شياه لە 15دا 3 یعنی لە 13دا هەردوو لە 14دا هەردوو لە 15دا 3. وفي 20 4 شياه لە 20 وشتر لە 20 سەر وشتر 4 شات. وفي 25 يعني هەتا 24 زەکاتی وشتر بەکارەگەل دەدرێ بە حیوانی کچێ دەدرێ لە هەر 5 چیدا شاتون کە گەیشتە 25 و بەرەوسەر ئەنجا بە وشتر دەدرێ. وفي 25 بنت مخاض لە کەلیمەی بنتەوە دیارە کە مێ. لە 25 هەتاوەکو 35 لە 25 هەتاوەکو 35 یعنی 35 بنت مخاضك لە زەکات بدەن. بنت مخاض یعنی وشترێکی مێی 1 ساڵە. بنت مخاض یعنی وشترێکی مێی 1 ساڵە. وفي 36 لە 36ەوە لە 36 هەتاوەکو 45 یعنی 45 بنت لەبوونین وشترێکی مێی 2 ساڵە دەدا. بنت لەبوون یعنی وشتری مێی 2 ساڵە. ئەوە لە 36 هەتاوەکو 45. وفي 46 لە 46 هەتاوەکو 60 یعنی 60 حقة وشترێکی مێی 3 ساڵە دەدا. وشترێکی مێی 3 ساڵە لە چەند 46 هەتاوەکو 60. وفي 61 لە 61 جذعة. جذعة يعني وشتري مێی 4 ساڵە. 61 هەتاوەکو 75 هەتاوەکو 75. لە 76ەوە هەتاوەکو 90 یعنی 90 76ەوە تا 90 بنتا لەبوون 2 وشتری مێی 2 ساڵە دەدا. بنت لەبوون چ بوو؟ وشتری مێی 2 ساڵەوە نیە. بنتا لەبوون 2 وشتری مێی 2 ساڵە. ئەوە 76 هەتاوەکو 90. لە 91ەوە هەتاوەکو 120 وفي 121 عفوا وفي 91 لە 91ەوە هەتاوەکو 120 حقتان. حقتان 2 حقة يعني 2 وشتری مێی 3 ساڵە دەدا. لە 121 يعني هەتا 129 لە 121 هەتا 129. وفي 121 3 بنات لبون 3 بنت لبون 3 وشتری مێی 2 ساڵە. ثم دوایی ئەنجا قاعدە دێ یاسا دێ. بەڵام ئەوە کە بە قاعدە سەبت ناکرێ بە جۆرێ دای ڕێژین کە ئاسان بێ بۆ لەبەرکردن. تەماشا بکەن 5 دەڕوا هەتاوەکو چەند؟ هەتا 24 24 شەوە.
لە 25ەوە 2 جار دەیی دەڕوا 25 تا 35 36 تا 45 3 جاریش 15ی دەڕوا 46 تا 60 61 تا 75 76 تا 90 جارێکی 30 دەڕوا 91 تا 120 2 جار دەیی و 2 دەدەیی و لە 25ەوە 5 دەڕوا تا 25 لەوە 2 جار دەیی و 3 جار 15ی و جارێک 30 دەڕوا بنت مخاضك بدوایدا بنت لبونك بدوایدا حقك بدوایدا جذعك بدوایدا 2 بنت لبون بدوایدا 2 حقة بدوایدا 3 بنت لبون مظبوطة لصدوسي وبدواوة ثم لصدوسي وبدواوة في كل 40 بنت لبون هرتسلك برامبر بنت لبونك حسابك وفي كل 50 حقة هر پنجايك برامبر حقك حسابك هرتسلك برامبر بنت لبونك يعني واشتريش ميج وصالح حسابك هر پنجايشيش برامبر حقك واشتريش ميج صالح حسابك يعني صدو تل 2 پنجایی و چلیەشی دەدایە 140 یعنی 2 پنجایی و چلیەک وانە بەڵێ 140 2 پنجایی و چلیەک دەکا وتمان هەر پنجایەک بەرامبەر حقەکە هەر چلیەک یعنی 2 حقە و 1 بنت لەبوون 150 3 پنجایە 3 حقە 170 دەی 170 چەند پەنجایەک و دەم خۆش 170 3 چلی 120 پەنجایەکیش وانە يعني 3 بنت لبون و 1 حقة 190 4 بنت لبون و 1 حقة وانە عفوا باش 200 4 حقة يا 5 بنت لبون کامەیانی هەبوو هەردووچیانی هەبوو کامەیان بۆ هەژار زیاتر قازانج دەبێتە قاعدە في حسابات اینجا ڕقەمێک ئەگەر بەڕێکی ڕێک نەدەکەوت دەبی زۆری لێ نزیکەیەوە يعني مثلا چی چەند فەرقی ئەوە دیارە 133 بنت لەبوونەوە 160 ڕێک دەرناچی نا بۆ 2 پەنجایی و چلەک دەم خۆش یعنی تەماشاکە 160 دەشێ بڵێ 2 پەنجایی و چلەک بەس دەکات چەند 2 پەنجایی و چلەک دەکات 140 ئەیە بڵێ 3 پەنجایی ئەوە نزیکترە دەبی ئەوە بڵێ 3 حقة واضحە ئەوە ئەنجا ئەگەر پرسیت زەکاتی حوشتر چ کارم پێی دنیایە دەبی دێسی ئەو دەوڵەتانەی خەلیج بەس زەکاتی حوشترت دێتە پێش دوایەوە شەرعی خوای سوبحانه وتعالى ئەمەنەی پارێزی چی پارێزی دەفەوتێ باشە فەصل دەربارەی زەکاتی ڕەشە وڵاغ وأول نصاب البقر يكم ژمارە کە زەکاتی تێدایە لە ڕەشە وڵاغ 3 وفيها تبيع يعني قولك يعني صالشي تاو کرد بێ نێر بێ یان مێ لێرە نێریش ئاسایی بێ تبيع يعني قولك نێر بێ یان مێ لە سیدا تبيعك قولك يعني صالشي تاو کرد بێ وفي 40
لتشلدا مسنة. مسنة يعني مينجوين، هاد مية دادري لو لم تشلدا أقات عني بي. مسنة مينجوينك يعني ميك كدو صالي طاوكد بيدري. وعلى هذا أبدا فقس، بردوام قياس بكسر أول، يعني هرتلك برامبر مسنة حسابك، لا برامبر هرتلك مسنة حسابك، لا برامبر هسيك تبيعك حسابك. يعني شاست دو قولك شاست حفتا تبيعكو مسنك تسلكو سيك أدي صاد باشا قبل دو مسنة مسنة برامبر بتشل حساب خلوها استادك لا ضليتي أدي دو سيوسي ضلي دو تبيع دو قولكو من جوينك بردوام أو هابرو كتسلتي بري هرتسلك برامبر مسنة حساب برامبر هرتسلك مسنة حسابكو برامبر هسيك تبيع حسابك. أو أسانة ونيا شكلينيا. فصل نصاب زكاة الغنم أي مربزان. وأول نصاب الغنم 40. أنجا مربزن بيك ولا زكاة تيكل دكرين إيه بيكتري تواو دكرين يعني أو دبزنا أو دمريه كوي دكاته بيكو زكاة كيدنا. وأول نصاب الغنم يكم نصاب مرمالات 40 سلة نكسي سيبور شوضع بونيا سلة. وفيها شاتك لتسلدا شاتك شاتية وثمان جذعة من الضأن. ضأن يعني مر أجر مربو صالش طواو كردبيه. أو ثنية من المعز أجر معز يجبو أجر بزن يجبو دو صالي طواو كردبيه. أول لتشل هتا صدو بيست أوي لتشل هتا صدو بيست شات. وفي 121 شاتان لصدو بيستويك هتا دو صد دوداني لصدو بيستويك هتا دو صد دوداني. وفي 201 لدو صدو يكوى هتا صدو نودنو 3 شياه سيداني. وفي 121 شاتان وفي 201 3 شياه لدو صدو هتا وكو صدو نودنو سيداني لتشوار صدو الرقد بيتو. وفي 400 شياه لتشوار صد شوار داني. ثم في كل 100 شات لهم صدق دا لدوي شوار صدوا لهم صدق دا شاتك بين صات بين شاتية وثمانية مرة شي صالش طاوي يا بزنك دو صات باش لش الصدو حفتا شش لها زار دو صات دو أصدا لسي هزار بين صات سي بين وهكذا واضحة. شل هتا صدو بيز ديك دانا صدو بيستويك هتا صدو نودو نو هتا دو صد عفوا هتا دو صد دو دانا دو صدو يك هتا صدو نودو نو سي دانا لتشوار صدو حسابك أرصدو دانيك انجا بيتوي أم آجلانا حساب دكري أو اندداني يانا تماشاكن بيتو لجماري كمي زكاة حساب ناكري يعني 20 مرو 15 برخيه بتوك بيتو عفوا لا وانا سي مرو 15 هي نبيس سي سرتاي زكاتي مر شندا سلا
ژمارە یەکەم چ لەوە نییە؟ سی مەڕ و 15 بەرخی هەیە. ژمارە یەکەمی زەکات بە بێچوو تەواو ناکری، زەکاتی نییە ئەوە، زەکات نادرێت مەگەر لە ژمارە یەکەم مەگەر پێش تەواوبوونی ساڵەکە عەدەدێکی زۆر لە داکەکان بمرێت، کە پێش تەواوبوونی ساڵەکە داکەکان زۆریان لێمرد، هەموویان یا زۆریان لێمرد، بێچووەکان حساب دەکرێن لە ژمارە یەکەمی زەکات. لە ژمارەی دووەم و بەرەوسەرێ بێچووەکان حساب دەکرێت. یعنی 90 مەڕ و 35 بەرخی هەیە. چەند؟ 90 مەڕ چەند لە زەکات دەدا برایان؟ کابووەک ئەو وایە لە بەرەوە گەرە 35 بخەیە سەر 90 دەبێتە 125. 120 تێپەڕاندوە. ژمارەی دووەمی زەکاتەوە نییە؟ ژمارەی دووەمی زەکاتە کابوو بێچووەکان حساب دەکرێن. تێگەیشتی؟ ئەوەش دەربارەی بێچوو. فەصل ئاخرشت لە دەرسەکەی ئەمڕۆ باسی بکەین والخەلیطان، ئەوانەی هاوبەشن، ئاژەڵەکانیان تێکەڵ کردووە. والخەلیطان ئەوانەی ماڵەکانیان هاوبەشە و ئاژەڵەکانیان تێکەڵ کردووە. يزكيان زكاة الواحد ب7 شرائط. وەکو یەک ماڵ زەکات دەدەن، یعنی یەک زەکات دەدەن ئەگەر ئەو حەو مەرجە هاتەنی. یعنی ئەوە نییە کاتی زەکات هەر یەک ماڵی خۆی جیا کاتەوە و لە ماڵی خۆی زەکات بدات، نا هەر ئاوا زەکات دەدەن. ئەگەر ئەو حەو مەرجە هاتەنی، ئەگەر ئەوانە نەهاتنەدی هەر یەکەو زەکاتی خۆی دەدات. اینجا ئەم تێکەڵکردنە جاری وایە کابرا لە زەکات قازان زەکات. چۆن یعنی؟ ئێستا ئەگەر هەر یەکەیان 40 دانەیان هەبێت، 40 سەر مەڕیان هەبێت، تێکەڵیان کردە من دەبێتە یەک ماڵ، وەکو یەک ماڵ وەنیە؟ چەند مەڕە زەکات بدەن؟ یەک دانە. ئەگەر بە تەنیا بوونایە دەبوایە هەر یەکە و نا دوو یەکی یەک هەر یەکە و دانە بدەن. ئێستا بە هەردووچیان دانەیەکیان داوە، لەسەر کامیان دەژمێردرێ؟ لەسەر هەردووچیان. نیوە بە نیوە؟ بە ئەندازەی ماڵەکە. یعنی چی؟ یعنی دوو شەریک کە ئاژەڵەکانیان تێکەڵ کردووە پێکەوە 80 سەریان هەیە، یەکیان 60 دانەی هەیە ئەوەی کە 20 هەیە، 60یان هی یەکیانە، 20یان هی ئەوەی دیکەیە، 60یان هی یەکیانە و 20یان هی ئەوەی دیکەیە. کە مەڕێک لە زەکات دەدەن دوایی ئەگەر پارە بۆ یەکتری بجێڕنەوە دەبێت لە 4 بەش 3 بەشی لەسەر ئەوەیان حساب بکرێ کە 60 هەیە، 1 بەشیان سەوە حساب دەکرێت کە 20 هەیە. وازحەوە؟ باش. یەک ماڵ زەکات دەدەن بەم حەوت مەرجە. طبعا 6 یەکیان بەهێز نییە، ئێستا دێ ئینشاءڵڵا. دەڵێ إذا كان المراح واحدا. مراح شوێنی شەومانەوەیانە، ئەگەر شەوان لێک جێ دەمانەوە ئاژەڵەکان، نەک هەر یەکە و شەوان ئاژەڵی خۆی باتەوە جێی خۆی. إذا كان المراح واحدا. والمسرح واحدا. مسرح ئەو جێ ئاژەڵی تێدا کۆ دەکرێتەوە بەیانیان زوو، تیدا کۆ دەکرێتەوە تا هەموویان تەجەموع دەکەن پێشەوەی بیان بن بۆ لە وەردا، ئەو مسرح. والمسرح واحدا. والمرعى واحدا. شوێنی لەوەڕانیان یەک بێ، لە یەک جێ بلەوڕێن. والفحل واحدا. نێرەکانیان یەک بێ. یعنی چی؟ هەر کەس نێری خۆی جیا نەکاتەوە، ئەوانە نێری من نابێت توخنی مێیەکانی ئەو بکەون، ئەوە نەشنێری ئەو نابێت توخنی مێیەکانی من بکەون، نا نێرەکانیان تێکەڵ کردووە. فحل یعنی نێرە. والفحل واحدا. نێرەکانیان یەک بێ. والمشرب واحدا. شوێنی ئاو خواردنەوەشیان یەک بێ، لە یەک جێ ئاو بخۆنەوە. والحالب واحدا. بێریان یەک بێ. وەزان بێری چییە؟ ئەوەی دەیان دۆشی. بەڵام ئەمە بەهێز نییە، قەولی بەهێزی مەسەب ئەوەیە ئەم شەرتە معتەبەر نییە، با هەر یەکە و حەیوانی خۆشی بدۆشی ئاسایی. وموضع الحلب واحدا. بەمەرجێ لە یەک جێ بدۆشرین، لە یەک جێ، لە یەک ساحە، لە یەک گۆڕەپان، لە
لە یەکجێ بدۆشن. ئەجا دەبێ ئەم مەرجانە بۆ ماوەی ساڵێک بەردەوام بن. ئەجا یەک زەکات دەدەن. باش لەبەرەوەی نیسابی ذەهەب و فیضە بابەتیشی نوێیە، هەم ئەوەش تۆزە زەبطکردنی دەوێت بە ئینشاءالله ئەوەندە بەسێ. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.